هاوڵاتیەکی گەڕەکی قەرەبووی شاری هەولێرە ماوەی 3 مانگە ئاو بەبۆڕی ماڵەکەیاندا نەهاتووە. دەڵێت بەتانکەری تایبەت ئاو بۆ ماڵە عەرەبەکان دەهێنرێتن و کوردەکانیش دەبێت ئاو بکڕن. تا عەرەبەکانیش بە تایبەت ئاویان بۆ دێت، تێدەگەی لە برات بە تایبەت ئاویان بۆ دێت بە تانکەری عەسکەری زۆربەی جار بخۆم دیریمە لەو گەڕەکانی خوارەوە عەرەب ئاوی بە تایبەت بۆ هاتووە، کوردیش دەبێت 2 تانکەر بە 15,000. نەبوونی ئاو و بەردەوامبوونی گرفتی کەم ئاوی ئەو گەڕەکە لە شەودا دانیشتوانەکەی هێنایە دەرەوە. داوای لەلایەنی پەیوەنددار دەکەن ئەو بەڵێنەی پێیان دراون جێبەجێ بکەن. ئێستا 2 تانکی داکری بە 15,000 وەنیا بەش یەک ڕۆژدا هەموو ڕۆژێ 15,000 دەرێتن ناکرێت وەنیا بەخۆ دەزانانی هەرزێک ژیانی لێ نەبی برێ ئاو نەبی ژیان نییە. 3 مانگە ئەو بیرە ماوشی کردووە ئیفرازی 4-5 ساڵە لەسەر ماقەپات کراوە سەد کراوە هەتا ئەو بیرەشی دەکرد باشتر بوو وەزعما باشتر بوو ئێستا 3 مانگە ئەو بیرە وشی کردووە مراجە ئەمان کردی ئەو دەرێ ئایدی ئەو دەرێ ئەو ئەمە لۆ دەکەین چ هیچ لە گۆڕی نییە چوینەکە مافزی چوینە هیچیان نەکردی کاک خۆی ئەو ڕۆ شەڕ لێرەوە خود بزەلامێک دی بکوژن لەسەر ئاوی ئەرێوە لە ئەو جاگەداوان لە حکومەتی هەرێم ئەوێ بیرەکەن لەو لێدەنی فرازەکەشن لۆ تێکەنەوە ئەگە نەخۆ ئەوە ڕێگای تونتری نەکرێن بەر. گەڕەکی قەرەبوو لە شاری هەولێر دانیشتوانەکەی هەژار و کەم دەرامەتن بەشی زۆری دانیشتوانەکەی کرێچین و ئەوانەی خان و خۆشیتیان دایانەوێت لەم گەڕەکە ماڵەکانیان بگوازنەوە بەهۆی پشتگوێ خستنیان لە خزمەتگوزاریەکان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.